بەناوی خوای گەورە، سوپاس و ستایش بۆ خوای گەورە، سەلات و سەلاتی هەتایی بۆ سەرگیانی پاکی پێغەمبەر صلی الله عليه وسلم و بۆ سەرگیانی یار و یاوەرانی. ئەمڕۆ لەم شارە لە سیروان یادی وەفاتی مامۆستایەکی گەورە، خواناسێکی گەورە، عارفێکی گەورە جەنابی مامۆستا حەبیب محەممەد سەعید دەکرێتەوە. مامۆستا حەبیب یەکێک بوو لە سومبولە جوانەکانی ڕابوونی ئیسلامی. مامۆستا حەبیب بۆ ماوەی 50 ساڵی ڕەبەق توانی خزمەت بە ڕابوونی ئیسلامی بکە، توانی خزمەت بە گەنجەکانی کوردستان بکە، توانی خزمەت بە بانگەوازی ئیسلامی بکە. بە تایبەتی ساڵی هەفتاکان و هەشتاکان و نەوەدەکان مامۆستا توانی جوانترین خزمەت بە گەنجەکانی کوردستان بکە لە ڕێگەی بڵاوکردنەوەی ژیانی هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. مامۆستا حەبیب محەممەد سەعید یەکەم کەسێ بوو کە توانی لە هەفتاکان و هەشتاکانە بە زبانی کوردی بۆ یەکەم جار ژیانی هاوڵان بناسێنێ بە گەلەکەی خۆی و بە گەنجەکانی میلەتی خۆی. بە مامۆستا چەند بە فەرمایشتە شیرین و جوانەکانی توانی خزمەت بکە، ئەوەندە بە نووسینەکانی توانی خزمەت بکە و هەروەها مامۆستا بە ئەندازەی نووسینەکەیشی بە ئەخلاقی جوان و سلوکی جوان و هەڵس و کەوتی جوان و مامەڵەی جوانی توانی خزمەتێکی جوان بە ڕابوونی ئیسلامی بکە. هەزار ڕەحمەتی خوا لە قەبرەکەی بێ، ڕەحمەتی خوا بڕژێنێ بڕژێ بەسەر ڕۆحیا، خوای گەورە پاداشی باتەوە. بەڕاستی نووسینەکانی مامۆستا ئەتوانین بڵین لە 3 بوار خۆی دەبینیەوانێ. بواری یەکەم ناسینی ژیانی هاوڵانی پێغەمبەر بوو صلی الله علیه وسلم، بەشی دووهەم ژیانی پێغەمبەر بوو بە ناوی ژیانی ئازیزمان. بەڕاستی ژیانی ئازیزمان یەکێکە لەو کتێبانەی کە لە 2 بەرگی قەبارە گەورەدا چاپ کرا کە هەر کەسێک دەستی پێکرد تا هەمووی نەخوێنێتەوە ناتوانێت دەستی لێبەر بدا. هەروەها لە ڕێگەی کۆمەڵی حیوار و گفتوگۆیش کە بۆ گەنجەکان لەو ڕۆژی خۆیان مامۆستا بە شێوەیەکی جوان چەمکە ئاینەکانی پێ ئەناساندن. مامۆستا توانی لە هەموو بوارەکان لەوانەوە خزمەتێکی جوان بە گەنجەکان و بەڕابوونی ئیسلامی بکە. بسم الله والصلاة والسلام على رسول الله. بەخێراتنی کەناڵی پەیامەکەم زۆر سوپاس بۆم دەرفەتە. ئێمە ئەمڕۆ وەکو بنەماڵی مامۆستا حەبیب لە ئەم هۆڵەی سیروان ئەم یاداکەینەوە بە حکمەوەی بابەگیان بە ڕەحمەت بێ نزیکەی 9 ساڵێک لەم سیروانەیە خەریکی خزمەتی قورئان و ئاینی پیرۆزی ئیسلام بوو و دۆست و ئەحباب و قوتابیەکی زۆر زۆری لە سوخوا بەزیاد بێ لێرە پێگەیشتووە و هەر سەرچاوەی چاپکردنی کتێبەکانی بەتایبەتی زنجیرەی هاوڵان و کۆمەڵە زنجیرەی تری هەر لەم سیروانەیە بووە. ڕاستی ئەمە گرنگی ئەم هۆڵ و بڵام سیمینار و کۆبوونەوانە لەوا بینینەوە کە ئێمە ئەو کەسایەتیانەی کە پێشتر لەو ناڕەحەتی و زروفی قورسی کوردستان و لەژێر دەسەڵاتی بەعسا ئەو خزمەتە جوانیان پێشکەش کردبێ، ئەمانەی بەم جیرەش بڵێن کە ئێستا ژیان ئازادی و بڵێن ئارامش و ئازادی و سەربەستی ئێستا زۆر زیاترە، کەواتە بێسە خزمەتی زیاتر و زیاتر پێشکەش بە ئیسلام و ئاینی پیرۆزی ئیسلام بکەین. پیاوێکی گەورە کە هەمومان خۆمان بە شاگرد و قوتابی ئەو پیاوە ئەزانین و قەرزاری نووسینە جوانەکانی ئەو پیاوەین و زۆری نەمان خوێنەری ئەو وشە جوانانین کە ئەو پیاوە بەڕێزە نووسیوێتی و خستوویەتیە سەرخامە. ئەویش جەنابی مامۆستا حەبیب محەممەد سەعیدە ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبێت. ئەم پیاوە بەڕێزە لە تەمەنێکی گەنجیە سەرەتا لە گوندەکەی خۆیەوە گوندی بەڵخە
لە ناو مزگەوتەکانە سەرڕای ئەوەی کە مامۆستای قوتابخانە بووە و مامۆستای سەرەتایی بووە، بەڵام دەست و دەمی مبارەکی لە ناو مزگەوتەکانە بە بڕشت بووە. مامۆستا کاتێک ژیاننامەی ئیمامی ئەبوبەکری سیدیقی نووسی، ئیتر لاپەڕە نەبوو بیخوێنیتەوە و فرمێسک بە چاوەکانە نێتە خوارەوە. نووسرا بوو چاوەڕوانی بۆ ژیاننامەی ئیمامی عومەر. ئاگادارم لە نەوەدەکانە ئەڕۆشتین بۆ مەکتەبەکان و هەواڵی ژیاننامەی ئیمامی عومەرمان ئەپرسی. مامۆستا درێغی نەکرد ژیانی ئیمامی عومەر، ئیمامی عوسمان، ئیمامی عەلی و پاش ئەوانیش ژیاننامەی ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز زۆرێک لە زانایان ئەڵێن بووە بە خەلیفەی پێنجەمی ڕاشیدین. ژیاننامەی ئەویشی نووسی و بەو هەستە جوانە و بەو پەیڤە شیرینە خستیە بەر دیدی خوێنەران.